Hyvät raisialaiset sekä maahanmuuttajat että kantaväestöt. Lämmin ja suuri kiitos kaikille minua äänestäneille. Pyrin toimimaan aktiivisempi sekä varajäsenenä että lautakunnilla. Olen sitä mieltä, että politiikan kentällä tilaa mahtuu kaikille. Tehdään parhaamme ja kehitetään kotikuntaamme seuraavan 4 vuoden aikana. Kiitos. هاونیشتمانانی خۆشەویست دۆستان و ئازیزانی دانیشتووی شاری ڕایسیۆ. پێم خۆش بوو سپاس و پێزانینی خۆم ئاراستەی تاکەتان بکەم بۆ ئەوەی کە دەنگی متمانەتاندا بە من وەکو ئەندامی جێگر لە شارەوانی بتوانم لە 4 ساڵی داهاتوودا خزمەت بە پەنابەران و هاوشاریانی شاری ڕایسیۆ بکەم. هەوڵ دەدەم هەم وەک ئەندامی جێگر هەم لە کۆمسیۆنەکانی سەر بە شارەوانیدا چالاکیم هەبێ و بتوانم لە دەوری داهاتوودا دەنگی هەموو لایەکتان وەکو ئەندامی ئەسلی شارەوانی بەدەست بێنم. سپاس بۆ هەموو لایەکتان کە دەنگتان بۆ مندا و سپاس بۆ ئەو کەسانی کە تەنانەت دەنگیان بە منیش نەداوە بەڵام لانی کەم بەشداری پرۆسەی هەڵبژاردن بوون و ئەو شانازیان وەکو کورد لەم وڵاتەدا بۆ ئێمە ڕەخساندووە کە بتوانین بە حکوومەتی وڵاتە بسەلمێین کە ئێمەی کوردیش بەشدار دەبین لە هەڵبژاردن و ڕۆڵمان دەبێت لە بەڕێوەبردنی ئەم وڵاتەیدا. شتێکی کە منی ئازاردا ئەوە بوو کە لە شاری هێلسینکی واتە پەیتەختی وڵاتی فینلەند بەداخەوە نەمانتوانی بەربژێرێک بنێرین بۆ شارەوانی. ئەمە لە حاڵێکدایە چەند کاندیدی باش و دڵسۆزمان هەبوون. هیوادارم لە داهاتوودا لە دەورەکانی داهاتوودا بتوانین ئەو کەم و کۆڕیە جوبرانکەینەوە. و ئەوەی کە جێگای خۆشحاڵی بوو ئەوە بوو کە لە یەکێک لە گەورەترین شارەکانی فینلاند واتە شاری تورکو دوو کەسمان بە ناوەکانی کاک محەممەدی عەزیزی و کاک بورهانی ئەحمەدی وەک ئەندامی ئەسلی شارەوانی هەڵبژێردران و کاک نزاری چۆستانیش وەک ئەندامی جێگەر هەڵبژێردرا کە ئەوە جێگای شانازیە بۆ نەتەوەی کورد لەم وڵاتەدا بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ هەموو لایەکمان و دیسان سپاس بۆ هەموو لایەک.